هەر لە پارێزگای دووەکی خۆشەویست دەمێنینەوە هەمیشە هەوڵدراوە چەندین ساڵە بۆ سەوزکردنی ناوچەکەمان وەکو هەرێمی کوردستان تا بتوانین ژینگەیەکی تەندروستمانە بێ ئەمەش بەچیە بێ بە چاندنی نەمام و زۆرکردنی سەوزای وە ڕوبەرە سەوزایەکانی تر لە شوێنە گشتیەکان بێ بە تایبەتی ئەو ناوچانەی کە کۆمەڵێ پارکی تایبەتی هەیە ئەم پارکانە ئاوەدانی پێوە دیار بێت یاخود ئێمە وەکو چیای گۆژەکە لە چەند ساڵی ڕابردووە بڕیاردرا چەندین نەمامی زیاتر نێژرا بۆی کە بتوانین ناوچەکەمان بەرەو سەوز بوون بڕۆین لە پارێزگای دووەکی خۆشەویستیش هەوڵێکی جیاوازترە درێ ئێستا بەوەی پێشکەوتنەکانەوە هەوڵە درێ ناوچەکە زیاتر بەرە و سەوزکردن بەرن بە تایبەت ئەو ناوچانەی لانێ کارکردن لەسەری زەحمەتتر بێ بێگومان ئەمەش بەچی ئەکرێت لەوانێ بەدەستی یەکێک لە جوتیارەکانمان یەکێک لەوانی کە ژینگە دۆستن دەستیان نەگاتەوە شوێنانە چی بەکارێن فڕۆکە بەکارێن ئەم فڕۆکێ بتوانێت ئەو تویانە بەسەر ئەو ناوچانەیە بڵاو کاتەوە دوجار ئەم تویانە بێتە بەشێکی تری سەوزایی جا ئێمە بزین ئەم ڕێگا دروستەیەکە کردویانەتە بەر تا چەند کاریگەری باشی هەیە تا چەنە بێتەوەی کە بەشێکی زیاتر لە پارێزگای دووەک سەوز بکە میوانێکمان لەگەڵا بێ لە پارێزگای دووەکی خۆشەویستەوەش زۆر بەڕێز کاکرزگار مەحموود وەکو سەرۆکی ڕێکخراوی زیلە کە ئێستا بەڕێزیان بە شێوازێکی ڕاستەوە خۆ لە پارێزگای دووەکی خۆشەویستەوە لەگەڵمانایە کاکرزگار سپێدە باش بە هیوایەوەی ڕۆژێکی خۆشە هەبێت و ڕێز و خۆشەویستیشمان هەیە بۆ شاری دووەکی خۆشەویست باری باش باشتر و خۆشتر سپێدەوە باش بیتن سپێدا بینەر و بیسەرێت کەناڵی کورسات باش بیتن پێمان خۆشە زانیاریمان بیتێ لەسەر ئەوەی ئەم هەوڵی سەوزکردنەی پارێزگای دووهۆک بە شێوازێکی جیاوازترە لە ڕێگەی فڕۆکەوەیە ئەم بیرۆکەیە لە چیەوە سەری گرت و چۆن پلانتان بۆ دانا و چۆن کارتان لەسەر کرد و ئایا تا چەند ئەتوانێت بێتە بەشێکی گرنگ بۆ سەوزکردنی ناوچەکە بله دەست خۆش سپاس بۆ کەناڵێوە و دەرفەتێ خۆشحاڵم کە ئەڤرو ڕێکخراوەزی لە شیای ئەvê دەست پێشخەریە بێخیتە بوارە جێبەجێکردنێدا ئەف دەست پێشخەریە مە ناوێ پرۆژە تۆڤێ ژیانێ مە یا بەڵاوکردی کو پێک هاتیەش بەڵاوکردنا درستچێکردن و بەڵاوکردنا 1 ملیۆن و زێدەتر یا خڕۆکێن تەقنێ یان تۆپڵێ قوڕاوی بەێ ئەف بیرۆکە بوومە شوێ چەندە دەست پێکردەمێک و ئەمەد بینین پترش ئەگەرێکی دارستان تێنە سۆتەنج ناوبرن برین ڕێژا کەسکاتیل کوردستانێکی ئێمەد بیتن ئەوە لایەکی دژیە هەی پەرەپێدانە ئابووری و بازرگانی کوردستانی گەلێکی بلەس پێشڤەت چیتن هەر بگرەش ئینانا ڕێژن مەزنین ترۆمبێلا بوو ناو کوردستانê dîsa ya kargeh û kompaniya dîsa jî Kurdistan ya beref berhemînana neftê ve çîtin şêwekê gelekî baş û les ji ber hindê ew dar çandin û nevan çandina ku dest kitkite têne çandin em ê dibînîn nagihîte beramber vê lezê ya bazirganî û aborî ji ber hindê me hezar twêrê dakir ku rêjêt mezin yet hezarî û sed hezarî û milyonî bihêne çandin yet darûbarî da gihîte beramberî evê rêja karbûnî ya bilind bîtin باش کاک ڕزگار باسیت کردوتت ئێوە ئەم تۆوانە لە ڕێگەی فڕۆکەوە وەکو تۆپەڵە یان قوڕاوی بڵاویەکەنەوە بەڵام ئەگەر زیاتر پێمان بڵێ ئەمە چۆنایە مەبەستت لێ چییە؟ بەێ ئەم ئاخەکەتینین هەر یا منتەقەکەیە ئەف ئاخا منتەقەیە ئەمەتینین مدوێت ئەسدرێژ دڵنیایە بدەم و هەمی ئەو بەرهەمێت مەبکار ئیناین و هەمی ئەو جهدت مەبکار ئیناین سادە جهدێت نافخۆنە هەمی بەرهەمێت نافخۆنە ji ber hindê em hatin me axeka taybetiş deverê îna piştî ku ev axe paqij kirî û zanî ya bê nexweşî û tişte me tê kelkiril gel kompostekê taybet bi çandinê ve ev komposta piştî hingil gel polisterî em tê kelî êk dikeyn da ev topila qureya çêt bîtin li demê keftinê jî her bişkêtin yan şnaf neçîtin dîsa xwe pêk ve bigirîtin her gel çêkirina vê qurê em dûwê dar û direxta yê menteqê hemî em tê kelkên gel û
و چندین پارچه جتنا چکرن اف خو بخشت ما دمی حاضرت بن تقریبا روژه دا نزیکی 1000 توپلت قراوی چد کن خروک تقنی ڕۆوەکی چ باڵین تۆی چ ڕووە گەلێک ئێوە ئابەم شەوەیە کارتان لەسەر کردووە کاک ڕزگار بله کاژە زاویتە خۆی کو نیشتیمانێ وێل کردستانê یه تایبەتە ناوەکە جیهانی بوده دەبکارینان هەر کاژە زاویتەیە کو ناوێ زاویتە نیشتیمانێ وەیە خێزانە سنوبەریە دا پشێوەکە گشتی الگل گویشک و ئەرغەوان الگل بله سماقه باشە خو دو جوری دارایت هین سروشتمه ایک دارو درخت مازن یا دجی حجم تراش کو بچیکتره ما تراش سماق هلبجار چونکی بو خود نکتن هر گاوا آگره کان اوه چید بیدن ام دبینین دارش ناف چیدن بس التراش السر بنی خوشین بیده و جبر هنده ما ویا سماق جلگل بیدن کو هر گاوا آگره کشتک چه بیدن او جه دارستانش ناف نچیدن دی سال سر بنی خوشین بیده و یا خودکار بیدن زۆر باشە کاک ڕزگار ئەوەیە ئەمەسالە دیمەنەکانە ئەیبینین ئامادەکاری کراوە لە ڕێگەی ئەو فڕۆکانەوە کە بتوانن ئەو ناوچانەی کە پێویستە ئەم تۆپەڵە تۆیانە تۆپەڵە قوڕێ تۆیانە بتوانن بڵاو بکەنەوە ناوچەکان ئێوە کوێتان چکە زاین کە پارێزگای دووەک بەپێی هەڵکەوتەی جوگرافی ناوچەیەکی شاخاوی زۆری هەیە شوێنەکانتان دیاری کردبوو کە بتوانن ئەم شوێنانە پێویستی بەوەیە کە ئەم تۆپەڵە قوڕیدانی لێبێت وە بشتوانێ زیاتر ئەم شوێنانە زەویەکەی لەبار بێ بۆ ئەم جۆرە تویانەی کە ئێستا بەڕێزی ئاماژە و پیا لە ڕووی سنەوبەر بێ یاخود کۆمەڵێ درەختی کە بێ ئەرخەوان بێت یاخود کۆمەڵە درەختی تر بێ بزانێت لەگەڵ زەویەکەیە گونجێت و لەگەڵ ئەو ڕووبەرەیە خۆی بینێتەوە بله اف دارو درخت تاتینه دست نشان کردن همیش دوره خوب وینه جبر هندێک و ڕێژا شینبوونە ئینشاڵڵا دەگەلێک یا بلند بیت و ئەگەر نەبێژین 100 بەلکو 5-6 سەرگریتن ئەvەیەکی یا دوێ چونکی ڕێژامە گەلێک یا مازنە مەلیۆنە زێدەترە کو ئەvە ژیت بیتە مازنترین هەوادار چاندنێ سەر ئاستێ هەرێمێ و عێراقێ مێژووە عێراقێدا بەرین و کە ئەف ڕێژە نەهاتیە دانان چونکی ئەف جارە دەلیڤەیە بۆ شینبوونا 10-15 ملیۆن دارە چونکی هەر ئێک خڕۆکە تەقنێ 10-15 دنتکێت تۆڤیە تێدا هەین تۆڤێت جدا ئەو مەگوت گەلڤێ ڕێژە مازن ئەوەکو هاتیە دەستنیشانکردن هەردوو چیایان دەوروبەرێن دووکێنە چیایە زاوا بگرە حتا دگەهیتە تاڤەڕەشی دیسا ژی شکێڤڵا و حتا کو دگەهیتە شکێلیە شەدا ژی حتا کو دگەهیتە بێسرێ ئەف زونەیە دیار کردیە زونێ دی دارستانên zawîte çunkî em wekî hêla bergiriyê ya jîngehî te hejmartin daristana zawîte û êkiş mezintirîn daristanên Kurdistanê û Iraqê ye ji ber hindê dê çarkirina vê daristanê bîte targetê me xwedê hez ket li gel dewrûberên vê daristanê her cihê bilind bîtin ew şaxet sexet ku dest negehîtê dê firokal serhêne danan زۆر باشە کاک ڕزگار بێگومان پرۆژەیەکی لەم جۆرە لەوانەیە هەندێک ئاستەنگ و بربەستیش هەبێت کە لانێ ئەو ڕێژەی کە بەڕێزت باست کرد چاوەڕێکن ئیشەڵڵا سەرکەوتن تیایە بەدەست پێهێنن تۆزێک بیخاتە ژێر با بڵێن مەترسیەوە ئەو ئاستەنگانە کامانەیە و تا چەند مرۆڤ دەتوانێت خۆی کۆنتترۆڵی کا بله انشالله اف ساله در ڕێژەکە باشش بارانەیە هاتی حەتانوکە و دیسا ژی بەردەوامە دەنگ و باسێ gelek خۆش و خودێ حەزکەتن ئەڤروکە و واسێ ڕۆژێت بهێتە دهوکێ بەفربوارینەکە باش دەهەبیتن هەر سنتەرێ باژێڕیل دیسال دەوروبەرە ئەف بەفربوارینە ڕێژەوەی gelek بلندت کەتن چونکی بووچی تو چی بیجی بفربارین و مانا بفریل سر شاخ و عردت دوره وکی کولانه که دب صناهی
رهت وی داروباری کفنت ناف آخد خود حس کرد اگر به تو ورزی هاوین ده افصاله آگر چه نبن هر جهکی ده برهم خوبینین و بهار افصاله و حتی هاوینه انشاءالله ئیشەڵڵا ئیشەڵڵا. کاک ڕزگار ئەم هەوڵا ئەم کارکردنە لەسەر سەوزکردنی پارێزگای دووەک و لەسەر چیاکان ئەما تاکەی بەردەوامە بێ و ئایا ئەو ڕوبەرانەی کە زیاتر ئەیگرێتەوە هەمووی ناوچە شاخاوەکانن یاخو کۆمەڵە شوێنی کەشتان دیاری کردووە. بله بو افصاله ناوچت شاخاوینه او راستی بیتن پتریاوه یان رجا گلک مازن بس تشتی خوش آن مزگینی خوش اوک و حکمت دا ما پشتوانی خود دیار کرد پارزگار دهو که سوز دا ما هر شنو که ام بو سالا بهت بردوام بینم که اینه نریده که سالانه چونکی راسته چونکه باش الوی پروژه چیتن بس برانبر آن براورد وی برهم و کار مازن تیتا کرن گلک رجاکا رمزیه یعنی تو چه بیجی نه تا حساب کرن الدیفی برهمی اشته گرن که کمد وید بیجیتن بیجم مدویتن ام سنتره کی دانین الهرمه سنتره طوفجیانه بیتن الهر قضایه که ام بشین سالانه برجاکا باش یا و خروکین تقنی ام بردین و هر دوره که جوره که داره برهمدار ام زنگین کین خود حسکتن 3 و 4 سال ام بردوام بیل زروی کاری ام کردستان اش آستکید بین آستکیدی یعنی سوزبونا کردستان اش آستک جیهانی بلند دیار بیتن یه ستاندارد باشە کاک ڕزگار زۆر جارەڵێن ئێمە ئەم کارکردانە ئەم پرۆژە تایبەتانە لەوانەیە ئاسانتر بوو پێ ببوورە لەوەی کە لە ساڵانی پێشووتر کراوچکە ئەگەر چاندن هەبووە لەوانەیە لەسەر دەستی مرۆڤەکان بووە ماوەیەکی زۆری پێ بچووایە لەوانەیە تێچوویەکی زۆری تێبچووایە ئێستا ئێوە لە ڕێگەی فڕۆکەوە ڕۆژانە بڵێ ڕێژەیەکی زۆر لەم تۆپەڵە قوڕینە تویانە ڕێژم بەسەر چیاکانە ئایا لە ڕووی تێچوویەکی زۆری ئەوێت ئەگەر تێچوویەکی زۆری نەوێت بوو ئێمە بەس با لە پارێزگای دووەک نەبێ بێتە پارێزگای هەولێر پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە. بله تێچوونەوە زۆر نینە ئەگەر ئەس بێژمەتە چێت بیت حکوومەت وەکو دەست و ڕێکا تەقلیدی 10 بۆ 15 هزار دارا بچینیتن 10 میلیۆن دیناری لێ ساڕفتکەتن بەس ئەvە ئەم خۆبەخشت ما ڕابوویم کۆمکردنا پتر تقریبا 150,000 دلارە بەس تۆفیە کۆمکردی چ بنەوێتن ئەگەر پارێکی باشتر بەردەست بۆ مە هەندێک تۆڤێندیە یان هەندێک داروبارێن تایبەت مەت کڕی بەس ئەفجارە مەلسەر کێمترین پارە کار کرد ئەوە ڕاستی بیتن دیساژی پارێکی هەندێک ماوەدا چیتن ئەف مەوادە دێ هێنە زێدەکردن سەرڤە تۆپڵێت قوڕاوی و ڕێژە شهێ و ئاوێ و بارانێ تێدا بهێتە پاراستن ئەvە ژی پیچێکی چێت بیتن یا مکلف بیتن بەس نەبوی ڕادەیە ئەوە و دەستت تێنە چاندن داخوازیا من بوو حکمەتی ئەوە ڕێگا کەناڵی کوردساجی داخوازیا پارێزگەها سلێمانی و پارێزگەها هەولێر و حەلەبجە دکەم و دەستێ هاریکاریە بۆ مەدرێژکەن هەر شلایە ئیداری و هەم ژێ شلایە مادی و معنەوی و ئەم بەرهەڤین و ئەم vê سەنتەری li کوردستانی هەمیە بدامەزرینین و هەمی ناوچێت me çi şah bin çi dejd bin çi her siroş tek bîtin li dîv planê gelek baş yê hîr serboreka baş em karkên xwedê hez kir باش کاک ڕزگار وەکو دوایین پرسیاری من لەگەڵەوەی کە وەکو جەنابەت وتێت بتوانین لە هەموو پارێزگاکان ئەم خزمەتە هەبێت و کاری لەسەر بکرێ ئەم تۆیانەی کە بە ڕێزی ئاماژۆپیا بەرهەمی ناوخۆی خۆمانن یاخود لە دەروی وڵات ئەم تویانەتان هێناوە واگەر لە ناوخۆ بێ لەوانێت تێچۆکەشی کەمتر بێ گەر باسێکیەوەمان بۆ بکەیت. بله سادە بەرهەمێتمەیەت ناوخۆنە هەممی ئەو بەرهەمێت مەبکار ئینانی ناوخۆنە بەس چێت بیتن بوێ ڕێژێت
ما دەوێتن خۆ دەستمانەکەون هەمی داروبار ئەوە ئەیکیە دوێ چێدبیتن ئەو تۆڤێت کۆمپانیا هەندێک جارات فروشن بەلکە هەریە بەرهەمێمە بیتن بەس ئەف تۆڤە تێنە پۆلینکردن هەندێک پۆلینێت هەین ڕێژە و پشینبووناوێ gelek ya bilind e. Yani tovên gelek başin tovên derecet pilêt ê ku dune ku rêja wê jî baştir e. Çêbît hindek cara em pêtivî bîn ewan tova daxilkên bû wan navçêt ku bi zehmet lêşîn bin. Bu nimûne ev her du çiyayên dewrûberên dihûkê rêja germatiyê ya lê bilind e û taybet layê berro jî سادها سالا باران و کارتکردنت کش هوایی سردا بس یه مای وکی گورک مازن و گورک حشکوزه ها اگر او رجت سرد ندانان طوف الدواری و یه پلید باش نبن چه بید زحمت بیتن شین بوناوه ئیشەڵڵا کەم پرۆژێ سەرکەوتو ئەبێت ئیشەڵڵا کە ئەم هەوڵانەی ئێوە بە فیڕۆ نادرێت وە هەروەها یارمەتی ئەدرێن لەلایەن لایەنە بەرپرسەکان بۆ ئەوەی کە ئەوەندەی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاتر بێت دەستان خۆش بێت سپاسدانەکەم بۆیە کە هەموو هەوڵتانەوە